پشتیکو مالپەرە زەمان الوەسڵ راپۆرتێک لەسەر مەحرەقە ئەنگۆجهێ شەوتاندنە تەرمێ وڵاتیان و دزیندانن ڕژێمە ئەسەد دەهاتنە کوشتن بەڵافکێرە. راپۆرتێک لەسەر نەخۆشخانەیە 601 یا لەشکەری یا ڕژێمە ئەسەد بەڵافکر و تێدا بهورگولی بەحسە بنپێکردن و کوشتنە بە هۆبانە و ڕژێمە ئەسەد دنەبە نەخۆشخانەیەدا ئەنجام دەکێ. مالپەرە زەمان الوەسڵ دەبێژێک و پشتی دەستپێکردنا شۆڕەشە سووریە بێدەمەکە کورت. نەخۆشخانەیە 601 بوو فرعەکی مخابەتی ڕژێمە ئەسەد و حفتیانە بەدەهان تەرمژێ نەخۆشخانەیە دەهاتنە دەرخستن کو بەهتراوان یا وڵاتیان بوو و لە دژە ڕژێمە ئەسەد بوون و تەرمێ چەکدارن کۆژە ڕژێمە ئەسەدژی جودابوونە تێدا هەبوون. وەکە دراپۆرتە مالپەرە نابووریدا هاتیەک و تیمەکە مخابەتی سەرپەرشتیە نەخۆشخانەیە 601 دەکرد و تەرمێژە نەخۆشخانەیە حفتیانە دەردەکەتن ژ تەرمێژە فرعەکی مخابەتی دەردەکەتن بهتر بوون و حفتیانە بهتر ژە هەفتێ تەرمی بۆ نەخۆشخانەیە حرەستەیە لەشکەری دەهاتنە بە گوهاستن تاکو ئەو تەرم وەرنە شەوتاندن و توبەلگەیەک لەسەر کوشتناوان نەمینێ. نەخۆشخانەیە 601 یا لەشکەری و نەخۆشخانەیە حرەستە لەشکەری هەردووژێ لە شاماپای تەختە سووریێنە. مالپەرە نابووری دەبێژێت تەڕم بێ ژمارە دەهاتنە ناسکردن و نابێ وان بتەنێ لە جەم ڕێڤەبەرێ نەخۆشخانەیە هەبوو دەهەیاما بتەنێ 21 مهێدا ئانگۆ 2 ساڵێک و 10 مەهاندا نێزیکی 6,000 تەڕمژێ نەخۆشخانەیە هاتنە دەرخستن و پرۆسەیە کوشتن و بەگوهاستنە تەرمان دەبن چاودێریەکە ئەو لەهیدە دەهاتە ئەنجامدان. تەرم دێ دەرگەهێک و بە شارل ئەسەد تێرە دەرباسی نەخۆشخانەیە دەبوو دەهاتنە دەرخستن. مالپەرە نابووری دراپۆرتە خۆدە نابێتیمە ڕێبەبەریە نەخۆشخانەیە 601 یا لەشکەری ئەشکەرەکرد و ئەوژی ئەڤێن عەمیدێ پزیشک غەسان حەداد ئەفسەرێ ئەولەهی عەمید تاهل ئەسعاد ئەفسەرێ ڕێبەبەریە عەقید شادی زۆدا کۆلشونە عەقید حوسێن ملوکاتە دانین هەر یەک ژوان بەرپرسیاران ڕەکابەری دە ئەنجامدانە تاوانەدە دەکرێن. هەروەها دراپۆرتێدا هاتیەک و موساعد محەممەد دەیوب وأحمد خضور وإسماعيل ومحسن ومحمود زهوة ورامي حمود وعلي برازي وحسام موسى درێزە دوێدا دەهاتن دە ئەنجامدانە تاوانەندە و فەرمانن ڕێبەبەرێ نەخۆشخانەیە و بەرپرسیارێن ئەولەهی بجێ دەکرێن. مالپەرە زەمان الوەس ئەف هەموو هورگولی لە سەرزارێک کەسێکی جودابووی ژە چەکدارن ڕژێمە ئەسەد بەڵگەکردە و کاریوی بارکردنا تەڕمان بووش بۆی بار هەلگرێتاک و بۆ جهێ شەوتاندنێ وەرنە و گوهاستن و ئەف هەموو پرۆسەژی دە نەخۆشخانەیە 601 یا لەشکەریدا دەهاتە ئەنجامدان.